بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاسان باش خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لەم بەرنامە تایبەتەدا لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستا بین کە تایبەتە بە ساڵیادی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. خۆشەویستان، ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ڕێکخراوێکی جەماوەریە کە توانیوێتی لە ماوەی 25 ساڵی تەمەنیدا کار و چالاکیەکانی خۆی بەردەوام بێ لەژێر دروشمی پەروەردە خێزان گەشەپێدان. خۆشەویستانم، ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان وەکە ڕێکخراوێکی تر توانیوێتی لە هەرێمی کوردستاندا بوونی هەبێت و خۆی بسەلمێنێت، هەرچەندە خۆناغی ئەو کاتە سەخت بووە لە کاتی دروستبوونیدا بۆ هۆی ململانەی سیاسی و ناکۆکی لایەنەکان، بەڵام ڕێکخراوی خوشکانی ئیسلامی وەک ئەوەی کە ڕێکخراوێکی ئافرەتانە، وەک ئەوەی کە ڕێکخراوێکی ئیسلامیە توانوێتی لەو کاتەوە هەتاوەکو ئێستا بەردەوام بێ لە کار و چالاکیەکانی. بۆیە ئێمە لێرەوە لە ساڵیادی ڕێکخراوەکەدا پیرۆزبایی خۆمان ئاراستەی ئەندامان و لایەنگرانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دەکەین. خۆشەویستانم، ئەم بەرنامەیەمان تایبەت کردووە بۆ قسەکردن لەسەر چالاکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا و تاوەکو ئێستەش و لە داهاتوشدا، بە میوانداری هەموو ئەو خوشکە بەڕێزانی کە لێرە ئامادەن کە هەریەکان ئەندامن لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و هەروەها خات و قومریە شێخ محەممەد بەرزنجین وەکو سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان گفتوگۆ لەسەر چالاکیەکانی ئەم ڕێکخراوە دەکەین. سوپاسانەکەین، سوپاس قومریەخان بۆ جەنابیشت. سەرەتا بۆ دەست پێ دەکەین کە باسی ئەومان کرد قومریەخان کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە 2 ساڵی 1992 هەتاوەکو ئێستا بەردەوام بووە و دروست بووە. لە ماوەی ئەم چەند ساڵەدا کارەکانیان چۆن دەبینرێ و چۆن دروست بۆ مێژۆکەی، ئەگەر جەنابەت قسەیەکی لەسەر بکەیت. بەناوی خۆی گەورە میهرەبان، سەرەتا لە ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پیرۆزبایی خۆم و سەرجەم ئەندامانی سکرتاریەت و ئەندامانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە هەموو جەماوەری کوردستان، ئافرەتانی کوردستان بەگشتی و دۆست و لایەنگرانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە تایبەتیەکەی. دیارە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یەکێکە لەو ڕێکخراوانەی کە بە درێژایی تەمەنی کارکردنی خۆی هەوڵی داوە خزمەت بە دۆزی ژنان و بە دۆزی ئافرەتانی کوردستان بکات و هەوڵی داوە لە هەموو قۆناغەکانە هەوڵی داوە لەو هەموو قۆناغانەیە بەڕاستی سەرکەوێت سەر ئەو بربەستانەی کە لە بەردەمیا بووە و دیارە ئێمە زۆر گرنگە جێبایەخە لێرەیە ئاماژەی پێ بکەین کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان وەک زۆربەی ڕێکخراوەکانی تری کوردستان کە لە دوای ڕاپەڕینەوە سەری هەڵدا، ئەمیش لەو کاتەوە بە ئاشکرا بە عەلەنی کار و خەباتی خۆی بۆ خزمەتی ژنان دەست پێ کردووە. مێژوویەکی لە پێشتریشی هەیە گرنگ بووە ڕێکخراوێکی ئافرەتانی ئیسلامی لەو سەردەمەدا دروست ببێت. بەڵێ، دیارە ئەگەر سێری ئەو قۆناغی سەرهەڵدانی بەتایبەت کار و چالاکی مەدەنی و جەماوەری بکەی لە هەرێمی کوردستان، لەگەڵ ئەوەی کە ژنان هاوخەباتی پیاوان بوون لە سەرجەم بوارەکاندا، بەتایبەت حتا لە سەردەمی شاغدا وەکو ئەوەی هاوشانی پیاوان خزمەتیان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو زوڵم و ستەمەی کە بەرامبەر بە گەلی کورد کراوە لە کوردستانی باشوور. بەڵام لە قۆناغی سەرهەڵدانی کار و خەباتی جەماوەری و مەدەنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دروستبوونی زەرورەتێکی حەتمی بوو، چونکە زۆربەی جەماوەری کوردستان جەماوەرێکی موسڵمانە، جەماوەرێکە کە پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلامەکە، بۆیە خوشکانی ئیسلامی و خوشکانی سەرکردەی ئیسلامیش بیریان لەوە کردەوە کە پێویستە ئەو هاوخەباتیەی کە لەگەڵ برایانە هەیان بووە لە قۆناغی دووهەمی خزمەتیان بە دۆزی گەلی کورد و بە دۆزی ژنان دیسان بەردەوام بێت لە قۆناغی تازەدا کە قۆناغی سەرهەڵدانی حیزب و لایەنی سیاسی و ڕێکخراوی مەدەنی
و جەماوەری قمری خان وەک دیارە کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ماوەی ئەم 25 ساڵەدا با بڵێن نوێژێک بۆ خۆی تۆمار بکات تا چەندێک توانیوێتی کار بۆ ئافرەتان بۆ ژنان بۆ خوشکان هەرچێک کە ناوی لەندێک کاری بۆ بک بۆ ئاسانکاری یاخود بە مافەڕاوەکانی خۆیان تا چەند ئەمەی کردووە ڕێکخراوی خوشکان دیارە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان هەوڵی زۆری داوە و بەردەوام بووە و بەبێ وەستان و بەبێ وچان هەوڵی داوە لە بە دروشمی وەڕۆک و جەنابتان ئاماژەتان پێەیە پەروەردە خێزان مافی گەشە پێدان کە لە کۆنگرەی سێهەمە چەسپا پێشتریش بە دروشمی پەروەردە خێزان مافیڕەوە هەر خزمەتی بە دۆزی ژن کردووە یەکەم لەڕوە پەروەردە یەکەیەوە بۆ ئاشنابوون و شارەزابوونیان بە پەروەردەی ڕەسەن کە سەرچاوە بگرێت لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە شەریعەتی پیرۆزی ئیسلام پاشان بەهێزکردنی پێگەی خێزان و دروستکردنی خێزان لە کۆمەڵگەدا کە یەکێکە لە بنامە سەرەکی و بەهێزەکان بۆ بەهێزکردنی کۆمەڵگە و بەدەستهێنانی مافەڕەوە و شەرعیەکانی ئافرەتان لە هەموو بوارەکانی سیاسی کۆمەڵایەتی ئابووری و یاساییدا و توانیوێتی شان بەشانی برایان و شان بەشانی ئافرەتانی تر لە ڕێکخراوەکانی تر هەوڵ بدات بۆ ئەوەی ژنان ڕۆشنبیر ببنەوە و شارەزای مافەڕەوا و حقیقەکانی خۆیان بن لەلایەکی تریشەوە لە بواری بەرجەستەکردنی مافەکانیان لە دەسەڵاتەکانی یاسادانان و لە دەسەڵاتەکانی جێبەجێکردندا بڵین ئوترێت یەکێک لە ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە دەڵێت دابینکردنی مافە شەرعی و ڕەواکان بۆ ئافرەتان ئەمە جێی خۆی دەبینێ ینی جێ ئەمە دیارە وەکوکە جەنابیشت باست کرد بڵێن ئامانجێکی تر ئەوەیە کە خەباتکردن بۆ بەدیهێنانی مافەکانی ئافرەتان لە هەموو ڕوەکانەوە تا چەند ئەم ڕێکخراوە توانیوێتی هەموو ئەمانە لە ناو ڕێکخراوەکە با بڵێن کۆ بکاتەوە یاخود ئیشی لەسەر بکە یان با بڵێن بە ئاراستەیەکی تر لە ماوەی ئەم 25 ساڵی دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان جیاوازێکی زۆر ئەبینرێ ئەو کاتە و لەگەڵ ئێستاە کە ئەتوانم بڵێم بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا ئێستا بەڵام ئەو سەردەمێکی جیاواز بوو ڕەنگە بۆ جۆرە نەبوو بێ ئیشوکارەکانتان جیاوازتر بوو بێ لە ئێستا ئایا ئەو جیاوازیە چۆن ئەبینرێ لەگەڵ ئێستاە بەڵێ دیارە سەرکردایەتی ئەو ڕێکخراوە سکرتارێتی ئەو ڕێکخراوە بە هەماهەنگی و تەنسیق لەگەڵ ڕێکخراوەکانی تریا بە جوهد و ماندووبوونی ئەندامانی هەوڵی داوە خۆی لەگەڵ واقعدا بگونجێنێ واتە لە گۆڕانکاریە کانە کە قۆناغ بە قۆناغ بەسەر خواست و داواکاری ژنان و خواست و داواکاری کۆمەڵگەدا هەبووە ئەمیش توانوێتی بەردەوام خۆی نوێ بکاتەوە و خۆی بگەێنێت بەو ئاستەی کە بتوانێت خزمەتگوزارێکی ڕاستەقینە و واقعی ئافرەتان بێت بۆ نمونە هەوڵمانداوە لە بواری وەکو پێم وتی لە بواری پەروەردەی و ئاشنابوونی ئافرەتان بە زانستی شەرعی و زانستی مەدەنی هاوکاری ئافرەتان بین لە بواری کردنەوەی خول بۆ دەستڕەنگینی ئافرەتان هەرتوانیمانە ئافرەتان لە وا لێ بکەین کە بتوانن بە ڕەنج و زەحمەت و ماندووبوونی خۆیان جارێکی تر لە بواری ئابوووریە خۆیان پێش بخەن و هەماهەنگیکردن بۆ لەگەڵ ڕێکخراوەکانی ترا بۆ ئەوەی دۆزینەوەی دۆزی حەقیقی و کێشەی سەرەکی ئافرەتی کورد زۆر گرنگە کە ئێمە ئافرەتانمان لەسەر ئەوە ڕابێنین کە ئێمە لە کۆمەڵگەیەکی موسڵمان دەین لە کۆمەڵگەیەکان کە هەمومان باوەڕمان بە ئاینی پیرۆزی ئیسلام هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە لەوانەیە هەندێک دابوونەریتی هەڵە هەبووە کە دراوەتە پاڵ ئاینی پیرۆزی ئیسلام ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە هەوڵی ئەوەدا بووە ئەو تێڕوانین و ئەو دابوونەریتە هەڵانە ڕاست بکاتەوە کە الحەمدوللا ئێستا جێگە دەستی دیارە و تا بە شێوەیە بەکارهێنان یا ممارەسەکردنی ئەو دابوونەریتە هەڵانە لە کۆمەڵگەدا تا ئێستا بە شێوەیەک کاڵ بووەتەوە
لە ڕوویەکی تریشەوە ئێمە توانیمانە بە هەوڵ و جوهدی ماندووبوونی ئەندامانمان لە هەموو بوارەکانەواتە لە دەسەڵاتی یاسادانانە کۆمەڵی ئەنداممان هەبێت کە پارێزگاری لە مافی ئافرەت بکات لە پەرلەمانی کوردستان و هەمان بووە ئەندامان هەیە لە ئەنجومەنەکانی پارێزگاکانە کە ئەمیش دەستکەوتێکی تری بەتواناکردن و بەرجەستەکردن و گەشە پێدانی توانای ژنان بووە لە بواری سیاسی. یەک شتی تر قمریەخان ئەوەی کە زۆر گرنگە لەم ڕێکخراوەیە کە بەدی ئەکرێت و دیارە ئەوەیە کە ڕێکخراوی بڵێن ئەندامانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان زۆر گرنگە کە قسەی لەسەر بکرێ و ئیشارەتی پێ نەدراوە ئەوەیە کە هەریەکان بەخۆبە خشکار ئەکەن ئەمە زۆر گرنگە لە ناو ڕێکخراوەکە بڕواناکەم لە ئێستادا هیچ کەسێک زۆر کەم ئەگەر ئەوەش هەبێت ئافرەتانیان هەر کەسێکی تر بتوانێت لە ڕێکخراوێکە یاخۆ لە دەستگایەکە ئیش بکە بێ بەرامبەر بەڵام ڕێکخراوی خوشکان زۆر بە چاکی هاتۆتە پێش زۆر بەوەی کە توانیوێتی کارەکانی بەڕاستی جێدەستیان دیار بێ ئەندامانی ئەم ڕێکخراوە کە بەخۆ بەخش هاتوونەتە پێش و تا هیچ چاویان لەوە نەبووە کە مستەفید بن لە ڕووی مادیەوە بەڵام ئەمان ئیش و کار و چالاکیەکانیان کردووە ئەمەجێ دەستخۆشیە بۆیە ئێمە لێرەوە دەستخۆشی لە هەموو ئەو خوشکە بە ڕێزانە دەکەین و ئەوانەشی کە لەم ڕێکخراوەیان نەماون یاخود لە سەرەتای دروست بوونیەوە تاوکو ئێستا با بڵین کە ئەو کات یەکێک بوونیا با بڵین ئەندامێک بوون لەوەی کە دامەزرێنەری ئەو ڕێکخراوە بوون بەڵام ئێستا بەهۆی هەندێک تایبەتمەندی خۆیان و ڕەنگە لەم ڕێکخراوەیان نەمابن ئێمە لێرەوە دەستخۆشیش لەوان ئەەکەین و دەستخۆشیش لەو خوشکانە ئەەکەین کە بەردەوام بوون هەتاوەکو ئێستا بە خۆبەخشانە ئەمە بۆ خۆی گرنگە ئیشارەتی پێ بدرێن. بەڵێ ئێمە من ئەتوانم بڵێم ئەو ڕۆحی خۆبەخشیە کە ئێستا لەم ساڵی 2017 بووەتە یەکێک لە چەمکە هەرە باوەکان لە کۆمەڵگەدا کە لە هەموو دنیا کەسانێکن بە خۆبەخشی کارەکەن بەڵام ئەم چەمکە ئەتوانین بڵێم چارەکە سەدەیەکە لە نێوان ئەندامان ڕێکخراوی خوشکانی ئیسلامیە هەبووە ئەمیش هەڵقوڵاوی ئەو باوەڕێیانە کە ئەیانەوێت لە پێناوی خوای پەروەردگار و لە پێناوی خزمەتکردن بە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ڕۆحیەتەیان تیانە زیندوو بۆتەوە بۆ ئەوەی ئەیانەوێت بەڕاستی ببنە هۆکارێکی باش بۆ گەشەکردن و برەودان بە بانگەوازی و کاری ئیسلامی. زۆر باشە دەستی خۆش بێ قمریەخان ئێمە چۆن ئەڵێیت راپۆرتێکمان هەیە راپۆرتێکی وێنەیەمان هەیە کە ئیش و کار و چالاکیەکانی ڕێکخراوی خوشکان ئەگەر ئێمە ئەو راپۆرتە ببینین دواتر درێژە بە قسەکانمان دەکەین فەرموون. ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. کارکردن بۆ پێگەیاندنی ئافرەتی پسپۆر و کارەمە لەسەر جەم بوارەکاندا بە تایبەتی خزمەتکردن بە دۆزی ئافرەت ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. هەوڵدان بۆ دابینکردنی هەموو مافە شەرعی و بنەڕەتیەکانی ئافرەتان ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. کارکردن بۆ بەهێزکردنی کەسایەتی و ڕۆڵی ئافرەتان لە هەموو بوارەکانی ژیاندا وەک ڕامیاری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ئابووری و تەندروستی ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. خەباتکردن لە پێناو نەهێشتنی تونند و تیژی و تۆساندنەوە بەرامبەر بە ئافرەتان بە هەر ناوێکەوە بێت ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. هەوڵدان و ئاسانکاریکردن بۆ پێکهێنانی خێزان و پاراستنی ئارامی و کۆمەڵایەتی ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. کارکردن بۆ دابینکردنی ژیانێکی باش و گونجاو بۆ خانەوادەی شەهیدەکان و ئافرەتانی بێکەس و کەم دەرامەت و بێوەژن و کەم ئەندام و پیر و پەککەوتە و منداڵانی بێباوەت ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان.
ئەمە هەنگیکردن لەگەڵ ڕێکخراوەکانی تری ئافرەتان لە ناو و دەرەوەی وڵات ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەردەوامی لەسەر ئەم بەرنامە تایبەتە کە تایبەتمان کردووە بە ساڵیادی ڕاگەاندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. لە گفتوگۆی قسەکانماندا لەسەر کار و چالاکیەکانی ڕێکخراوی خوشکان پێمان خۆشە کە لەگەڵ ئەندامانی ئەو ڕێکخراوەدا قسە بکەین. سەرەتا پێمان باشە لە گوڵزارخانەوە دەست پێ بکەین. گوڵزارخان ئەم کاتت باش دێمە لای جەنابێت پێم خۆشە لەسەر کارەکانی خۆت ئەو چالاکیانەی کە بڵین ئەنجامت داوە لە ماوەی ئەم چەند ساڵەدا بە تایبەتی لایەنی پرۆسی هاوسەرگیری ئەگەر قسێکی لەسەر بکەی فەرموو. سەرەتا بسم الله الرحمن الرحیم من دەستخۆشی لە بەڕێستانەکەم کە لە ساڵیادی ڕێکخراوی خوشکاندا ئەم دەرفەتەتان سازان ئەو کار و پرۆسەی هاوسەرگیریە کە ئەنجامی دەدەم ئەویش لە ماوەی 21 ساڵە من دەستم کردو بە کاری پرۆسی هاوسەرگیری. طبعا ئەم پرۆسی هاوسەرگیریە لە ساڵانی ڕابردووە ڕۆژانە لە کچان و لە کوڕان 20 نەفەر دەهات خۆیان ناونووس دەکرد لە لای تەنها خزمەتێک بوو کە کردومانە بە میلەتی خۆمان. پرۆسی هاوسەرگیریەکەش کە کردومانە طبعا ئەو کەسانی کە نیازمند بوون بە پرۆسی هاوسەرگیری ئێمە خزمەتمان کردوون و ئەو کارانش کە کردومانە طبعا ئەو کەسە ئەو گەنجە چی کچەکە یا چی کوڕەکە هاتوۆتە لامان خۆیان نانووس کردو بە ناویسیان و مواسەفاتەکەی و بە ئەو موالید و ئاستی خوێندنی ئەوەی کە داوامان لێکردوون بۆی کە بزانین هەسەنگاندنێکی بۆ بکەین ئایا لەگەڵ ئەو کەسەیە کە ئەو دەوێت پرۆسی هاوسەرگیری لەگەڵ بکات چەندە گونجاوە. ئێمە ئەمەمان کردو لە ماوەی 21 ساڵدا عدەدی ئەو خێزانانەی کە ئێمە ئیشمان لەسەر کردوون دەگاتە 310 خێزان کە لە ڕێگەی ئێمەوە الحەمدوللا ژیانی هاوسەریان. لە چەند مانگدا ئەم 310 کەسە پرۆسی هاوسەرگیری کردووە لای ئێوە؟ بەڵێ لە ماوەی 15 ساڵدا ئێمە ئەم کارەمان ئەنجام داوە تێگڕای. گوڵزارخان بەهۆی قەیرانی دارایی و بارودۆخی هەرێمی کوردستان ڕەنگە پرۆسی هاوسەرگیریش ڕوو لە کەمی کرد بێت لای بەڕێستان بۆ جۆرەیە یاخود هەروەکو پێشووتر ماوە؟ بەڵێ ماوەی 2 ساڵ پرۆسی هاوسەرگیری کە ڕۆژانە نزیکەی 40 بۆ 50 تەلەفۆنمان بۆ ئەهات بەس لە ئێستەیە بەداخەوە بەڕاستی تەلەفۆنی زۆر کەممان بۆ دەکرێت لە بەروی کە گەنجەکانمان بەهۆی بار و ظروفی اقتصادی ئێرسی کوردستان ئەم ئاخارێکە لە ئێستادا بە کوردستاندا تێپەڕ دەبێت تەئسیری 180 لەسەر گەنجەکان دروست کردووە. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشیتان لێکم بۆم بەرنامە پیرۆزە. سواز بۆ پەروەردگار کە ئێمە پەروەردەی ڕێکخراوی خوشکانین بەبێ بەرامبەر بەبێ ماندووبوون خەریکی کار و چالاکی خۆمانین. سواز بۆ خی گەورە کە دەیان تەلەبەمان هەیە لە ژنان و لە کچان و لە مناڵان و کە ئێمە پەروەردەیانەکەین پەروەردەی قورئانی. سواز بۆ پەروەردگار. لە دوای ئەوەش ئێمە کاتی وایە کە هەڵبژاردن یەتە پێشەوە زۆر لە برایان هەوڵ و جوهدێکی تەواو ئەدەین بۆی کە خەڵکانێکی زۆر هاوکارمان بۆ هەڵبژاردن لە خی گەورە بە زیاد بێ هەتا ئێستا کارەکانمان سەرکەوتو ڕێک و پێک بۆ پشت بە پەروەردگار. بەڕێز خاتو مەهابات وەکو بەرپرسی سەنتەرەکان لە سکرتارەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەگەر قسە لەسەر کار و چالاکیەکانی خۆتان بکەن فەرموو. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشتان لێکم پیرۆزبایی ساڵیادی دامزرانی ڕێکخراوی خوشکان لە خۆم و لە هەموو ئەو خوشکانەکەین کە بە درێژی ئەم چەند ساڵە لە پیشان بەشانی هەموو ئەو ناڕەحەتیانی کە بڕوبڕمان بوونەوە بەردەوام بوون. لە ڕاستیان ئێمە وەکو بەشی من بەرپرسی بەشی سەنتەرەکانم لە سکرتارەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەشەکەمان کۆمەڵێک بەشی لە خۆگرتووە لەوانە بەشی وەرزش و ژینگەمان هەیە کە تایبەتە بە وەرزش و لیاقەت و لەژڕێکی بۆ ئەو خاتونانەی کە کێشەی تەندروستی و قەڵەوی و ئەوانەیان هەیە ئەوەی کە لەو پرۆژە گەورانەی کە بەڕاستی ئێمە توانیمانە خزمەت پێ بکەین بە خوشکان و خاتونانی خۆمان. یەکێتر لەو شتانە کە لەو بەشە چەند بورە خوشکان یاخود ئافرەتان کچان ژنان ڕوو ئەکەن ئەو سەنتەرە ئێوە؟ الحەمدوللا تا ڕادەیەکی باش خەڵکی تامەزرۆیە بە حکومیەوەی بمانوێ نەمانوێ خۆ لە شوێنی تریژ ئەو
ئەو شوێنانە هەیە کە بتوانن بچن وەرزشی لێ بکەن بەڵام بە حکمی ئەوەی تۆ ئەڵێ ڕێکخراوێکی ئیسلامی خەڵک زیاتر متمانەی پێتا زۆرتر ڕوو ئەکاتەوە زۆرتر دڵخۆشە بەوەی کە لەگەڵ تۆیا بێ و لە هەمان کاتی شایکێتر لەو ئیشانەکەت کردومانە خولێکی مەلاوانگەمان هەیە لەگەڵ یا بۆ ئەوی بتوانین خزمەتی زیاتر بە خوشکانی خۆمان بکەین ئەگەر ئێمە بێ سێریکەین لە ئێستا بەڕاستی خەڵکێکی زۆر گرفتارە بە دەست نەخۆشی قەڵەیەوە بە دەست نەخۆشی جونگەکانیەوە ئەو فەقەراتەوە باشترین چارەسەر ئێمە توانیوانە خەمی لێ بخۆین بۆ خوشکانی خۆمان ئەوە بۆ بەڕاستی بیرمان لەوە کردوێتەوە خاڵێکی تر لەو بەشکی لەو بەشانێک کە بەڕاستی ئێمە ئیشمان لەسەر کردو و هەمانە کاری خێرخوازیە و هاوکاریکردنی مناڵانی بێباوک و هەتیوانە کە بە ناوی سۆمای چاوانەوە لە هەموو لقەکانمانە بشمان هەیە کە هاوکاریکردنی مناڵە هەل لە هەلقێ بە ڕێژەیە کە توانیمانە خزمەت بۆ مناڵانەکەین کە بێنەوان کە بێ سەرپەرشتن باوکیان نیە لە ڕێگەی خێرخوازانەوە ساڵانە یا مانگانە بە بڵێن هەیەە مانگانە موچەی بۆ بڕاتەوە هەشیانە ساڵانە یا بڵین سێ مانگجارە دوو مانگجانێت لە ڕێگەی خێرخوازانە هاوکاریانەکەین و بە ئەوەی ئەو پێداویستانی کە هەیەە بۆی دابینکەین بەشێکی تر لەو بەشانەی کە لە سنتەرەکەی ئێمە هەیە بەڕاستیەکەی سایی خێزانە بۆ چارەسەرکردنی کێشە خێزانەکان کە بەڕاستی بەداخەوە ئێمە لە وڵاتێکاژین بەش نییە لەوەی کات دوڕبەڕووی کۆمەڵی کێشەی خێزانی ببێتەوە الحەمدلله توانیمانە چەنەها کێشە چارەسەرکەین لە ڕێگەی ئەو سایی خێزانە کە لە بەشەکەی ئێمە هەیە دەستان خۆش بێ زۆر سپاس بەردامیتان بۆ خوازین زۆر سپاسانەکەی بەڕێز خات و دڵسۆزخان بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان زۆر بەخێر بێ ئەگەر جەنابەت باس لە کارەکانی خۆت بکەی ئەزانین کە بەڕاستی مادوویت و بەڕاستی دڵسۆزیشی بۆی ئەمە لێرە دەستخۆشی لە جەنابەت ئەەکەین وەکو بەرپرسی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان فەرموون ئەگەر قسە لەسەر سپاس دەکەم بەنای خی گەورەی میرەبان من لێرە و ڕێز و سڵاو و دەستخۆشیم ئاڕاستی هەموو ئەو کەسانە کەم کە بەڕاستی لەم ڕێکخراوە ماندوو ناسانە کار و خەبات و تێکۆشانیان کردووە تا توانیمانە ئێمە من ڕێکخراو بگینە ئەم ئاسێکی الحەمدولایە ئێستا توانیمانە خزمەتێکی بەرچاو بە کۆمەڵگا بگێنێ سپاس بۆ خی گەورە کە توانیوە بەڕاستی خزمەت ناو کۆمەڵگاکەمانە بکەین بە هەموو شێوەیەک ئێمە کول لە سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەش بە حاڵی خۆمان لە کاتی ئەم قەیران و ناڕەحەتیە توانیمان برۆ بە کارەکەمان زین و زیاتر کارەکانمان بەردەوامی پێ بدەین زیاتر بتوانین گەشە بە کاری خوشکان بکەین دیارە خوشکان کێشە مەعاناتی تایبەتی خوان هەیە لە هەموو ڕێکەوە بە تایبەتی دایکان ژنان کە لەم کاتی قەیران و ناڕەحەتیە کە گەورەترین زەرمەند لانێ خوشکان بن لێسا دەکە قەیران ڕوبەری وڵاتەکەمان بۆ تۆشکم دایکان خوشک کۆزانین ئافرەت بەعام دایکی کۆمەڵگایەوە دایکی نیوەکەی تریشە لە بەرەوە قەیرانەکان زیاتر ئەوەگرێتەوە ئێمەکو کار و چالاکی خۆمان لە قسلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دیارە هەموو لەقەیەک لە سنووری جوگرافی خۆی بۆ شێ کە دیاری کراوە ئەو بەشانی کێتی ناو لەقەکەدا وەکو بەشی ڕاگەاندنمان هەیە بەشی پەیوەندیەکانمان هەیە بەشی منداڵان و نەوجوانانمان هەیە بەشی پەیوەندیەکان و هەروە بەشی سنتەرەکان دەستگا و سنتەرەکان و هەروە پلان و پرۆژە کە سپاس بەخوای گەورە توانیمانە لە ماوەی ئەم ساڵانی ڕابردوو تا بە هەوڵ و ماندووبوونی هەموو ئەو خوشکە ئازیز و بەڕێزانی کە توانیانە بەڕاستی کارەکان لەگەڵام جامدان دڵسۆزخان لە لقی سلێمانیە ئەو خوشکانی کە لەگەڵ ئێوە کار ئەکەن تا چەندێک ئایا جیاوازی ئەبینرێت کە پێشتر ئیشیان کردووە لەگەڵ ئێستا بەهۆی بارودۆخی هەرێمی کوردستانەوە بێگومان سپاس بەخوای گەورەی و لەبەرەوەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەر بە خۆبەخشانە کار و خەبات و تێکۆشانمان کردووە وەبزام لە کاتی قەیران و غێری قەیرانە بۆ کار و کردارەکانی ئەم خوشکە بەڕێزانە بەردەوام منوەکو خوان هیچ تەسیرێکی ڕاستە ناڕەحەت و گرفتیان زۆر دێتە ڕێ بەڵام وەکوی کە خوانە خواست لە چالاکیانەکانیانە وازیانە نابێ یا دابڕابێتن کەمیان کردێتەوە سپاس بەخوای گەورە لە قیامەدا ئەوە ڕووی نەداوە چکم بەوە ڕاتن لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامیە هەر خۆبەخشانە کار و خەبات تێکۆشان کرا لە بەرەش بەردەوامە بین لە هەموو ئەو کار و خەبەتانی کە وەکو خوشکان کە ئەنجام بگەین ئینشاڵڵا دەستان خۆش بێن سپاس دەکەم دەستیوەش خۆش بێت بەڕێز خاتوو نەزیرە بەرپرسی پەیوەندیەکانی لقی سلێمانی ڕێکخراوی خوشکان دەستخۆشی لە جەنابیش دەکەین بەڕاستی جەنابیشتمان دووی ئەگەر باس لە کار و چالاکیەکانی خۆت بکەی پەیوەندیت لەگەڵ ڕێکخراوەکانی ژنان بە تایبەت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کار و چالاکیەکانتان چۆنە ئەگەر خۆت قسەی لەسەر بکەی فەرموو ڕێکخراوی خوشکان بەشداری زۆر کارا و گرنگ و بەرچاوی هەبووە لەگەڵ
ڕێکخراوەکانی شاری سلێمانیە. بەڕاستی ئەرکی ئافرە زۆر قورسە ئەگەر ئێمە بیرکەینەوانێ ئافرەتانی کەوکو ئێمن هەر فریا ماڵ و مناڵ و ئیشوکاری خۆیانەکەون. بەڕاستی ڕۆژانە شەویان خستۆ ڕۆژ و ڕۆژیان خستۆتە سەر شەو بۆ خزمەتکردنی ئەم ڕێکخراوە بۆ خزمەتکردنی خەڵکی بۆ پێگەیاندنی گەنجەکانمان دوور خستنەوەیان لە فاحیشە و شتی خراپ ڕێگەی ڕاستپیشاندانیان تێگەیشتنیان لە دین و بەرنامەی خۆی پەروەردگار ئەو کارانەی کە ئێمەیکەین ئێمە ئەلحەمدوللا لە پێشە هەموو شتێکە پەروەردە و بانگەوازمان زۆر بەلاوە گرنگە. دوای پەروەردە و بانگەواز لە هەموو ڕۆکانیکەوە لە ڕووی کێشە کۆمەڵایەتیەکانەوە لە ڕووی دەستگیرۆی هەژارانەوە لە ڕووی پێگەیاندنی خوشکانەوە ئەو خوشکانی کە لە ماڵەوە دانیشتن بێ ئیشوکارن ئێمە هەڵەستین بەکردنەوەی خولی خایەتی بۆیان بەکردنەوەی خولی ئیشی دەست ئیشی کاری دەستڕنگینی بەکردنەوەی پێشەنگا بۆیان ئیتر ئێمە هەتا توانە بەکردنەوەی دایەنگا بۆ ئەو مناڵانەی کە شوێنێ لەیدانن دایەنگامان هەیە حالێن ئێستا و بۆ ئەو کەسانەی کە کێشە و مشکلیان هەیە بەڕاستی ڕۆژانە چەنها کێشە و مشکلی ڕۆکاتە ئێمە لە کۆڵان و گەڕەکەکان قسەکانت فەرموو ئەگەر بە کورتی بێت چونکە خوشکانی تێش قساکەن فەرموو. بەڵێ دەستخۆشی لە سەرجەم خوشکانمانەکەین لە سەرجەم شار و شارۆشکەکان و ئەندامانمان هەریەک لەو پێگە و لەو ئیشەی کە خۆی بۆی دیاری کراوە دیارە زۆر دڵسۆزانە و کارامایانە ئیشەکەن. بەڵام یەک شتمان هەیە لەسەر بۆ عامی ئافرەتانی هەرێمی کوردستان بە تایبەت ئێستا ئێمە لە سەروبەندی بەستنین سێهەمین کۆنگرەی نێونەتەوەیی ژنانی کوردستانین و لە ئێستادا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەندامە لە کۆمیتەی ئامادەکاری کۆنگرەی نێونەتەوەیی ژنان بۆیە زۆر بە پێویستی ئەزانین مەبەستانە لەو کۆنگرێکی بخەنە ڕوو. ئێمە لەو کۆنگرەیەدا ئیش بۆ ئەوە دەکەین کە پرسی سیاسی، پرسی ئابووری و پرسی کۆمەڵایەتی، پرسی یاسایی و پرسی ژن لە ڕاگەیاندندا تاوتوێ بکەین و لە هەوڵی ئەوەداین کە بەڕاستی ژنان بتوانن ئەو سنوورە دەستکردە جوگرافیانە و ئەو سنوورە ئایدۆلۆجیانەی کە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەزیرەخان باسی کرد ببەزێنن بۆ ئەوەی بتوانن یەک دەنگ و یەک ڕەگ بن بۆ بەدەمەوە چوونی بەرەو باشتر و باشترکردنی دۆزی ژن بەتایبەت دۆزی ژنی کورد. یعنی ناکرێت ژنان بیانەوێت ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان چاکەن، ناکرێت ئامانجم ئەوە بێت کە ڕەوشی ژن باشکەم بەڵام نەتوانم ڕێز لە ئینتیما و ئایدیا یەکتر بگرێت. خاڵێکی تر ئەوە ئەتوانم بڵێم ڕێکخراوە ئیسلامیەکان لە بەرجەستەکردنی پەیامی پێکەوە ژیان دەست پێشخەر بوون و باشتر توانیویانە ئەو پەیامە بەرجەستە بکەن چونکە ئەمە سەرچاوی لە ئاینی پیرۆزی ئیسلام. زۆر باش دواتر من دەگەڕێم وڵات بەڕێز خاتوفێنک زۆر بەخێر بیت دەست خۆش بێ بەڕێز وەکو ئەندامی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەگەر قسە لەسەر کارەکانی خۆت بکەی وەک دەستگای خێرخوازی چیتان کردو لە مایم چەند ساڵەدا؟ بسم الله الرحمن الرحیم دەستخۆشتان لە یەکەم خی گەورە کارەکانتان پڕ بەڕەکەت بکەوە پیرۆزبای خۆم ئاراستی سەرجەم خوشکان مەکەم لە هەر شوێنەکە لە هەموو کوردستان و بە تایبەتیش خوشکانی سلێمانی کە خوشکانی سلێمانی کە کۆمەڵە کار و چالاکی جۆراجۆر کە بە هەموو لایەکانەوە کە خزمەتە بە پێشخستنی دین و هەم لایانی پەروەردە و پێشخستنی خوشکانمان. یەکێک لەو کارانەی کە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامیە کە جێگەی برە و بایەخپێدان بووە کاری خێرخوازیە کە بە شێوازێکی بەرداوام و بە درێژای ئەم چەند ساڵەوە بە تایبەتی لە ئێستا لە سەروبەندی ئەم قەیرانەیە کە بەردەوام ڕۆژان نابینین ڕێژەی هەژاری و ڕێژەی لە بەرزبوونەوەدایە کەوای کردووە کە ڕێکخراوی خوشکانێک و ماڵێک بێت بۆ کۆکردنەوەی هەژاران بۆ هاوکاریکردنیان لە هەموو لایەنەکانەوە هەم لە ڕووی مادی و هەم لە ڕووی کۆمەڵ لە لایەنی ترەوانێ وەکو ئەمەکو کارە و چالاکیانەی کە ئەنجاممانداوە بە تایبەتی لە کاتی قەیران و لە ئێستەشدا کە ڕێژەی هەژاری لە بەرزبوونەوەدایە کۆمەڵە کەسانێکی زۆر هەن کە پێویستیان بۆیە هاوکاری بکرن لە ڕووی کە هەم نەخۆشی بێ یاخود لە ڕووی کۆمەڵە لایەنێکی ترەوە لە ڕووی ئەوەی کە کارەکانیان بێبەش بوون یاخود لە ڕووی ئەوەی کە کەوتونەتە ژێر هێڵی هەژاری و ئاستی هەژاریەوە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەک وەکێک لەو ڕێکخراوە کە دەستێکی باڵای هەبووە لە هاوکاریکردنیانەوە یارمەتیدانیان لە هەموو لایەنەکانەوە و چەندین
هەندی نمونە ڕۆژانە کە بەچوی خۆمان ئەتوانین بیان بینین یاخود کە چامان پێیانەکەوێت کۆمەڵە نمونانەکە بینین کە جێگەی سەرنجن یاخود جێگەی ئەوەیە کە دەستی یەکێک لەو نمونانە ئەگەر باس بکەین بەڵێ یەکێک لەو نمونانە کە لە ماوەیەک پێشستا کە لە ڕابردووە ڕوویاوە و ماڵێک بوون کە بۆی هێڵ نەبوونی بۆی ینی هەژاری و بۆی کە زۆر لە خوار هەژاریەوە بوون مناڵەکەی خۆیان فرۆشە بە ملیۆنێک بەڵام ڕێکخراوی خوشکان هاتووە لە ڕێی چەند خوشکێکی بەڕێزەوە توانێتی ئەم مناڵیان بۆ وەربگرێتەوەوانێ ئێوە هەم ئەم ماڵش لەو قەیرانە ڕزگارکە یا خودت کۆمەڵە کەسانێکی ترە بینی کە بۆ هۆی نەخۆشیەوە ناڵن نەکێک لەو ماڵانە کە بۆ نمونە بۆی نەخۆشیەوە کە دەستی ڕەش بۆتەوە یاخود کۆمەڵشتانێکی ترە بینی کە بەرداوام کە ئەمە لە بەرزبوونەوەیەوە ڕێکخراوی خوشکان توانیوێتی کە هاوکارێکی بەرداوامیان بێەوە ئەمەش بە هەڕەمەکی و بە شێوازێکی ئەوە نییە بەپێی کۆمەڵێک یاسا و کۆمەڵێک سیستەمەکە هیچی کەمتر نییە لە ڕێکخراوەکانی تر. دەستت خۆش بێ فێنکان زۆر سپاس هیوای بەرداوامیتان بۆ خوازین بەڕاستی کارێکی پیرۆز ئەەکەن دەست خۆش بە جارێکی تر خات و شیلان جەنابەت وەک ئەندامی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەگەر جەنابی شت قسە لەسەر چالاکیەکان یا خودکارەکانی خۆت بکەیت بەناوی خوای گەورە سەرەتا دەستخۆشیان بەرنامەیەتان لێ یەکەم و پیرۆزبایی خۆم ئاڕاستی ڕێکخراوی خوشکانەکەم و هەموو ئەندامان و لایەن بەڵێ من وەکو بەرپرسی بەشی مناڵان و نەوجوانان بێگومان مناڵان وەکو یعنی ئەزانین چینێکی زیندوو و جێباخی ئێمە بێگومان گرنگی زۆریان پێدەین و بەردەوام خول و سیمیناریان بۆ بکەینەوە یعنی زیاتر خۆی وەکوچۆن لەی لایەنە پەروەردەیەەکە وەکوچۆن لە سەرەتا بڵێن قورئان و ئادابەکان و یعنی وەکوچۆن لەم سەردەمەیە مناڵ زیاتر پێویستی بە پەروەردە هەیە و دیسان خولی زمانمان بۆ کردنەوە زمانی عەرەبی زمانی ئینگلیزی و هەروەها گەشەی مرۆیی یعنی لەو بارانە زۆر گرنگیمان پیاون بە مناڵەکان و هەروەها لە کاتی یادەکانی مناڵانە و بەتایبەتیەکی شەش و یادەکانە ئاهەنگ و ئەو بۆنانە ئاهەنگیان بۆ بکەینەوە فیستیڤاڵ بەمان شێوە و زیاتر دەستگرۆیی من لەو خولانەیە خو زیاتر لە هاویندا وەڵاهی زیاتر هاوینەیە خولەکانمان هاوینێ و زیاتر وەکو خۆبەخشانش یعنی ئەو مامۆستایانش کە ئێمە بانیانەکەین بۆ خولەکان زیاتر بە خۆبەخشی دەرسەڵێنەوە یعنی وەکو چۆن ئەڵێ ئێستا خولی تر هەیە یعنی هەر مناڵێک $100 بەڕاستی یعنی خولی وهەیە گرانە یعنی خولی زمانەکانی تر لە شوێنەکانی تر لە ڕێکخراوەکانی تر بەڵام خولی ئەوانەی ئێمە زیاتر مامۆستاکان لە شوێنی تر بەگرانێڵێن و بەڵام لەگەڵ ئێمە عن تەنسیقێکەکەن وەکو چۆن لەی زیاتر بە خۆبەخشیە خولەکانمانیان وەکو چۆن یان مەبلەغێکی زۆر کەمە بە پاسی شاتچویان پێکەین و هەروەها ساڵانە پێشانگایان بۆ بکەینەوە بۆ ئیشی دەست و بۆ وێنەکەشان بۆ تەشجێبوونی مناڵان یعنی بەردەوام لە چۆن لە کارمان لەسەر ئەوە کردووە کە مناڵانمان پەروەردە بکەین گرنگی زۆر زیاترمان بە مناڵان ناوە. دەستت خۆش بێ خۆش بێ دەست خۆش سوپاسانەکەین خوشکانی بەڕێز و خۆشەویست دەستان خۆش بێ هەریەکەتان لە ئاستی خۆتان بەڕاستی بەرپرسیارەتێکی گەورە لەسەر شانتانە هیوادارین کە بەردەوام بن کە کارەکانتان بەرەو پێش بچێت کارەکانتان پیرۆزە بەڕاستی بۆیە لێرەوە ئێمە دەستخۆشیتان لێ ئەەکەین بۆ هەموو ئەو کارە جوانانەی کە ئێوە ئەنجامی دەدەن. قمری خان دەگەڕێمە لای جەنابەت بمان بورە ماوەیەکی زۆر جێمانێشتی ئەمانەی قسە لەسەر ئەو بکەین کە ئەو بربەستانە چین کە هاتوونەتە ڕێی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان. ئەتوانین بڵێن قۆناغ بە قۆناغ بربەستەکان جیاوازن. یەکەم ئەتوان بە عام تێڕوانینی کۆمەڵگا بۆ ژن بۆ تواناکانی ژن لە ئاستی پێویستە نییە. ئەمە خۆی یەکێکە لە بربەستەکان لە بەردەم بەرەو پێشچوونی ژن. خودی ژن بۆ خۆی بۆ جۆرانە یا خود دەوروبەر کاریگەری دەوروبەرە لە سەرەتی وڵای ئەگەر یارمەتیم بدەیت بۆ نمونە سنووری جوگرافی کوردستان لە ڕووی شوێنی جوگرافیەکەی وای کردووە بە درێژایی مێژوو کوردستان لە شەڕ و ململانێدا بێت کەواتە ئێمە کۆمەڵی هۆکاری دەرەکیمان هەیە لەگەڵ کۆمەڵی هۆکاری ناوخۆیی کە بربەست بوون لە بەردەم خۆشی یا ژیانێکی ئارام لە کوردستان و ئەمەش وای کردووە ژنی کورد لە سەختیە گەورە بێت پەروەردە بێت و بەرەو پێش بچێت بەڵام هیچ یەک لەو سەختیانە لەو ناڕەحەتیانە وای نەکردووە ڕاوەستێت و نەتوانێت ینی توانا بە
پەرە بە تواناکانی خۆی بدا بەڵام لەوانەیە لە ئاستی تموحی خۆیدا نەبێت بۆیە یەکەم قوربانی لە ململانێ ناوخۆی و دەرەکیەکان ناوچەکە خۆی قوربانیەکە لە ململانێ دەرەکیەکان لە ململان ناوخۆیەکان و دانیشتوانەکەشی بە هەمان شێوە بوونەتە قوربانی کە ڕێژەیەکی زۆری ژنە و لە زۆربەی ململانێ و ناڕەحەتیەکانە ئەوەی بەتایبەت لەم ساڵانەی دوایی کە بەسەر گەلی کووردا هاتووە لە نەهامەتیەکانی کیمیاباران پرۆسی بەدناوی ئەنفال ئەوەی ئەم شەڕی نەخوازراوەی داعش کە هاتووە قوربانیە سەرەکیەکانی ژنە بۆیە زەمینە زۆر کەم لەبار بووە بۆ ژنی کورد کە بتوانێت شان بە شانی ژنانی دنیا بەدەم ژیانەوە پێ بکەنێت بەڵام لەگەڵ ئەوەشە توانیوێتی بەپی ئەو هەلومەرجەی کە بۆی ڕەخساوە بەرەو پێش بچێت ئەمە حاڵەتێکی تر ئێستا ئێمە ئەوە بۆ 3 ساڵە چێت هەرێمی کوردستان لە قەیرانێکی زۆری سیاسی و لە ململانەیەکی نەخوازراوی ناوخۆییدایە کە جارێکی تر قوربانیانی ئەم ململانێ و ناکۆکیە سیاسیانە ئەو قەیرانەی کە ڕۆژ بە ڕۆژ سیرەکەی تەشەنە ئەکا و گەشە ئەکا لە هەرێمی کوردستانە جارێکی تر قوربانیانی ژنانن قوربانی سەرەکی ئەم ململانیان بۆیە ئێمە ئەخوازین هەموو ڕێکخراوەکانی ژنان و هەموو ڕێکخراوەکانی ئافرەتان هاودەنگ بن بۆ دروستکردنی هێزێکی فشار گروپێکی فشار بۆ ئەوەی بەڕاستی لایەنە سیاسیەکان پێک بێن وەلا بنێن با من قسەی خۆم بکەم پەیامی خۆم بەرژەوەندێ تایبەت و حیزبەکانیان وەلا بنێن بۆ ئەوەی چیتر ژنی کورد لە ژێر قەیرانە سیاسی و ئەمێ ئەو پرسیارە بکەم تا چەند کۆمەڵی ئیسلامی هاوکارێکی تەواوی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بووە لە کارەکانتانە کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێکە لەو حیزبانەی کە قۆناغ بە قۆناغ توانیوێتی کرانەوەیەکی زیاتری هەبێت بەڕووی کاروباری خوشکان و ئافرەتانە بەڵام ئێمە تموحی زیاترمان هەیە داوای زیاتریان لێ دەکەین چونکە ئاینی پیرۆزی ئیسلام حکومیان پێدەکا کە دەبێت عادل بن دادوەر بن لە دابەشکردنی ئەرک و دەسەڵاتەکان و مافەکان نەبوونەتە بربەست لە بەردەم کارەکانتانە یاخود ئێوە بە خۆتان سەر بەخۆ کاری خۆتانەکەن ڕێکخراوی خوشکان یاخود هاوکارێکی تەواوەتی کردوون من بە خۆشحاڵیەوە ئەڵێم بەپێی ئەو دیراساتانە ئەو توێژینەوانەی کە لایەنی غێری ئیسلامی کردوێتی کۆمەڵی ئیسلامی ڕووگەشە لەو ڕۆی کە توانیوێتی لە هەموو سێکتەرەکانە بوار بۆ ژنان بڕەخسێنێ کە بتوانن گەشە بەتوانەکانیان بدەن و لە دەسەڵاتی بڕیاردانە جێیان بکەنەوە بەڵام وەگوتم تمۆحی زیاترمان هەیە کە هەلی باشترمان بۆ بڕەخسێنن بۆ خزمەتی زیاتری ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ خزمەتی زیاتری کۆمەڵگە بەڵێ حتما من پرسیارم زۆرمەوە بەڵام کاتەکە دەرفەت نادا لە بڕۆی کاتمان نەماوە من ئەمێ کۆتا پرسیارم بەوە لە بەڕێزت بکەم ئێوە لە داهاتوودا پلانتان چییە بۆ کاری ڕێکخراوەی خۆتان واتانەوێت چ کارێک بکەن چونێکە لە دروشمەکانی ڕێکخراوی خوشکانی کوردستان ئەوەیە کە خەباتکردن بۆ نەهێشتنی تونند و تیژی دژ بە ژنان بەتایبەتی لەم بارودۆخەی ئێستادا کە بەڕاستی تونند و تیژی لە هەرێمی کوردستان بەرامبەر بە ژنان ڕوو لە زیادبوونە ئێوە چ کارێکتان کردو بۆ ئەمەوە لە داهاتوودا هەنگاوی چی ئەنێن دیارە ئێمە لە هەوڵی ئەوەداین کە سەرچاوی تونند و تیژیەکان بدۆزینەوە و وشکیان بکەین کە وەک باسم کرد سەرچاوی زیاتر سەرهەڵدانی تونند و تیژیەکان بارودۆخە نەخوازراوە نالەبارەکەی سیاسی پاشان ئابووری هەرێمی کوردستانە کە بووەتە هۆکاری سەرهەڵدانی کێشە و گرفتی کۆمەڵایەتی کە لەو گرفتە کۆمەڵایەتیانە زیادبوونی تونند و تیژیە بەرامبەر بە ژنان و خاڵێکی تر کە پێویستە ئێمە ئیشی لەسەر بکەین بەڕاستی ئەو شکە بەڕێزانم ئاماژەیان پێکرد ئەمە نیشانەی ئەوەیە کە لە هەرێمی کوردستانە
ئەرکی ژنان قورستر بوو بە تایبەت ئەرکی ڕێکخراوی خوشکان قورستر بوو سیرەکەی پێکهێنانی خێزان کە بنەمایەکی زۆر بەهێزە بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێت ڕوو لە کەمبوون کردووە بۆیە ئەبێت ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەڵوێستەی هەبێت لەسەر کەمبوونەوەی ئەو ڕێژەی پێکهێنانی خێزانە چونکە بۆ ئەو خێزانانەی کە دروست دەکرێن بەڕاستی ئەبێ لەسەر بنەمایەکی دروست بێت ئەمە یەکێک لە هۆکارەکانی سەرهەڵدانی تونند و تیژیە کە لەوانەیە کاتێککە خێزانێک پێکگێت هاوسەنگی و هاوکوفی نەپارێزرێت لە ڕوویەکی تریشەوە خراپ بەکارهێنانی تەکنۆلۆژیا کە ئێستا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرفراوان هەیە بەبێ سنوور ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی سەرهەڵدانی ئەو تونند و تیژیانە پاشان کەناڵەکانی ڕاگەیاندن ڕۆڵێکی زۆر نەرێنیان هەیە لە وێناکردنی ژن وە سەرهەڵدانی تونند و تیژی چونکە ئەوەی کە پەخش ئەکرێ و پیشانی گەنجان و لاوان ئێمە ئەدرێ بەڕاستی کۆمەڵێ دابوونەریتی هەڵەیە کە هاوردەیە سەرچاوی لە کۆمەڵگەی کوردەواریان نیە ئەو دابوونەریتە هاوردانە بۆتە هۆکاری ئەوەی کە بەڕاستی تونند و تیژی لە کۆمەڵگەدا زۆر باشە دەستخۆش قمریاخان زۆر زۆر سپاس ئێمە لە کۆتاییدا زۆر سپاسی تێگرای ئەو خوشکانە دەکەین کە لەم بەرنمەیەدا ئامادە بوون و بەڕێز خات و قمریە شێخ محەممەد بەرزنجی وەکو سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست کە تا ئەم سات بینەرمان بوون هەموو لاکتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ